وان دايمنشنال هارمونيك اوسيليتر ما هذا دريجي او سبيس فيزكا قصيلة سراكين للا هاو كشكي اما هرتشيك به دو واريبل زور اساسي تي كان مومنتم كان بوزيشن يعني اكس و بي او كلنا هاو كشكاني اما هن او دوانا سبيس كمان اويا اگر تو سبيسي اساي اكس و واي و زد هيا لفي سبيساتو اكس و بي تايا يعني سيم كونفوننتي اكس و واي و زد و سي كونفوننتي بي اكس و بي واي و بي زد هيا اما اوش تانية كتوليرا حتى بارحال توتال انرجي كتما كي اي بلا هارمونيك اوسيليتر بي اي يعني بران كينيتيك انرجي بوتنشال انرجي كينيتيك انرجي اما يا بوتنشال انرجي اما يا ميرس وهستكين كهارمونيك اوسيليتر كمان سبرينج يكا هيني كيبيويا كيشي كيبيويا اي جولاني وكما هو طبعا كونستانتي كيا سبرينج يكا كيا وش كلا دا وبارستها مش اما بارحال انرجي بوتنشال كي اما يا او يشكل لها هي ما نزل يكسر ببيلا سر ام يس عمل لها داينين هارد راي داوشي اياكين رحم الله يكويا ككاتب في دو ام اي دو ام اي كي اكس دو اي يكتوزوش او كي هين وجيروا يكسانا في دو ام اي اكس دو داوشي دو اي داوشي كي ويرا رقم اما براور ديكا اما بلين فورمولا يان ريليشني هنا هيركيا إليبس إكس 2 لسر أي 2 كأجر رسمي بكينا سبي إكس وايو إكسا سبيس يأتي عدي وايو إكسا نقلا سبيس فيزا دو دانا هني هي بعضنا تنها يك تي هي أم دواني هي بيو إي كان ديجي جان كورترا اي و بيكا ابو شوازه كتواني بشاني بين بيكا رسالة راسته اي كرسالة راسته كان اما بيرا رقلا ما براور ديكا وقتها بيشوا براور دبكين طبعا بيكا كاتا اما بكرا براور ديكين اي كيشي كاتا اما بس بيرا رقلا ما براور ديكين اما اي كمان كاتا دو اي لسر كي بيا كمان كاتا دو ام اي اي لروي هتا ايرا بيش لروي هتا ايرا روبري اللي بسكسانا ببي كاراتي اي بي اما قدر اي روبرا كي دي كاتا ما ودوانش كي ليك لرا كاراتي كين اي كاتا دو بي اي ام لسر كي هو اختا شتيجي كاليرا هيا يستا إما أو ما نهبو إكس كاراتي بي إكس إكسانا بإكس إكس هي بوزيشن بي إكسيش مومنتم الأراس إكس أما كاراتي إكس أو كاراتا أما بي إكسيش يعني مومنتم الأراس إكس إكسانا بإتش كيش أو كونستانتي فرا إيدا كبو و إتش لهمان كاتيشا اللي لا يك دايمنشنال بس إكس مان هيا بس بي اكس ايش مان هيا بس بيشتر بس مان قال بي اكس مانو بي واي مانو بي زد مانو عم يشي كده اتش سي بس جرا بس يك دانا ماني بس اتش اما شي بريتي لا ارياي هر سيله اگر انك بيشوا كسيدي كان ارياي هر سيله يكسانا باكس لسر كارتي بي اكس اوكي كان سي دايمنشن طبعا سي دانا لما ندي اكس كارتي بي اكس واي كارتي بي زد زد كاراتي عفوا واي كاراتي بي واي زد كاراتي بي زد بارحال اما هني اوي اسكاني ام ايا مار اوي ليرا جرينجا ام سيالا كتو ام سبيس دابشكي وريكي توا ناتواني ورتري كيتي لزيات لما دابشكي اما كم ترين روبرجا كما يكري هيبه لما زيادة دابش ناكي ها اما اراسيك اكس اراسيك بيكا و بيكاراتي اكس ليرا ابي بروبر لفيس سبيسا ماش اقدر ما روبر نير لسبيسي اسايا اما روبر لفيز سبيسا ك توريكي اكسا يا بوزيشن توريكي مومنتما
ئێستاکانێ ئێمامانە تۆزێ دەستکاریەکەی نام 2PE لەسەر MKە بەرحەڵ ئەوە کوتمن ورتر لە من ناکرێتتر بێ ئەمە بێنین چەندان ئامە چەندان لە مێتیایە ئاوا بڵێ ئام ڕووبەرە چەندان لە مێتیایە ئێبێنە داوەشیکە ئەوە ناوێن پسایی یا ناوێنین N یا ناوێنین پسایی ئەم بەسەر لەرا ئەم پسای لەرەوە فۆی فانکشن نییە یعنی N بۆ لەگەڵ کتێبا کە ئیشی لەگەڵاکەین هین یەک بکرێتەوە 2PE لەسەر H M لەسەر K ئۆمێگا یەکسانە بە K لەسەر ئەگەر تۆ سینە لە بیر بێ هارمۆنیک ئۆسیلەیتەرە لە بیر بێ ئۆمێگا یەکسانە بە K لەسەر M و ئۆمێگا زانی چییە؟ ئۆمێگا یەکسانە بە 2PF وانە یا 2P نو ئەمە بێنە لێرە داینە ئیفە دۆزیتەوە کتانە یەک لەسەر 2 K لەسەر M وایە لێرە ئەمە تای نەمانە جیاکەینەوە پسایی یەکسانە بە H لەسەر F یعنی ئاوەی دەردی هاتووگە KM ئەکاتە یەک لەسەر 2 KM ئەکاتە F وانە ئەمە بەعکسەوەیە کە ئفەکە دێتە ژێرەوە کاتە خۆ داینێ ئەبینێ ئەکاتە ئەوە N یا ژمارەی ئەم ئێنە چیە لێرە ئەم پسایە ژمارەی ئەم ئیچانەیە لەم ڕۆبەرە ئەچەکە خۆی چیە X لەسەر PX کەوابوو ئێستا ئەمە پسای یا N دانین ئەکاتە چی HF کاراتی پسای کە ئەمە توانین بنووسین N و H توانین زیرۆش بێ ئەکاتە چەند NHF کە NHF لە سفرەوە دەستفێکە سفرە یەکە دووە سێ هەتا ئەخیر سیرکەن ئەنەرژیمان کوانتایزکەن لە سپیسە لە فەیس سپیسە بۆ هارمۆنیک ئۆسیلەیتەرێ HF احتمالاً ئاشنان NHFش ئەبێ بەچی ژمارەی ئەنی بڵێن کوانتەمەکانی وزەی هارمۆنیک ئۆسیلەیتەر لە فەیس سپیسە بەم شێوازەیە NHF بە شێوەی کۆنتینیوس نییە طبعا ئەساکان ئەوە باسی هارمۆنیک ئۆسیلەیتەر بوو لە فەیس سپیسە ئێستا بین باسی فری پارتیکل بکەین لە فەیس سپیسە فری پارتیکل طبعا لێرە لە 3 دایمەنشنە باسیەکەین بچووکترین ڤەلیۆمێک فری پارتیکل یعنی پارتیکلە کە پۆتەنشیەڵەکەی سفرە لێرە تماشاکەن تۆ لێرە ئەنەرژی بریتیە لە چی KE زائد PE باشە فری پارتیکل یعنی PE سفرە بەس KE دەیە فریە هیچ هێزێک نایبەستێتەوە فریە هیچ هێزێک نایبەستێتەوە DX DY DZ کارتی DPX DPY DPZ دەکاتە H توانیستی ئۆکێ چونکە هەر کاو لەمانە DX کارەتی DPX ئەکاتە H DY کارەتی ئەوە کاتە H بێ ئەو فۆرمولەی کە لێرە هەمان بوو وایە ئەمە کەمترین قەبارەیەکە ئەمە بچووکترین قەبارەیەکە کە فری پارتیکل ئەکرێ هەیبێ ئەمە ئێلیمێنتی ڤالیۆمە بۆ فری پارتیکل ئۆکێ قەبارەی گشتیە کاتە چەند هەموو ئەینەکە ئانتیگرال لەمە بکرێ ئەمە کەمترینەکەیەتی ئەی هەموویە کاتە چەند مانایەکی تری ئەنتیگرال کەیوە لە بیرکاریە حەدمە خوێندوتانە بریتیە لە چی کۆی ئێلیمێنتە بچووکەکان وانە کەوابوو قەبارەی گشتیە فەیزا کاتە چەند ئەنتیگرال لێ بگری DX تایە DY تایە DZ تایە DPX تایە DPY تایە DPZ تایە وایە کەوابوو ئەنتیگرال لەسەر X ئەنتیگرال لەسەر Y ئەنتیگرال لەسەر Z ئەنتیگرال لەسەر PX ئەنتیگرال لەسەر PY ئەنتیگرال لەسەر PZ DX DY DZ DPX DPY DZ باشە VP ئەکاتە ئەوە فەیس سپیسەکەتە توتال ئەنێرجیەکە دەکاتە چەند ئەکاتە ئەکاتە EK زائد EP ئەمەیان سفرە وانە ئەویان سفرە تەنها تۆ لەرا چیت هەیە EX هەیە و EY هەیە و EZ کە هەرسێکیان کینێتیک ئەنێرجین کینێتیک ئەنێرجی لە ئاراسی X کینێتیک ئەنێرجی لە ئاراسی Y کینێتیک ئەنێرجی لە ئاراسی Z ئەمانە بێنە توتال ئەنێرجیەکەی تۆ EK دیە ئەمە یەک لەسەر 2M هاوبەشە کەڕەتیکە P2 زائد P2Y زائد P2Z ئەکاتە چی 2ME کەوابوو V
ئەکاتە ئەمە ئێستەکانە پی تو ئێکس ماکسیمەمەکەی کاتە چەند پی ئێکس دوجا پی وای دوجا پی زێ دوجای ماکسیمۆم ئێکسانە 2 me پی ماکسیمۆم دوجا وی فیزیکال والیۆمە کاتە چەند فیزیکال والیۆ ئەمە چییە ئەمە ڤالیۆمێکی دوجایە ینی بڵێن ڕووبەر بێوالیۆ ئەمە دەرە والیۆمە والیۆمێکی والیۆم نییە بەرحاڵ ئەمە ئەو فەیسە ینی مۆمەنتەمیە بەس فیزیکال والیۆمەکە ئەو ئەکسوایە زدەکەیە هەنی شتێکە کە هەستی پێ بکەی ئەمەیە وایە فیزیکال والیۆمەکەی کاتێکی x کارەتی وای کارەتی زد ئەی مۆمەنتەم والیۆمەکەی کاتە چەند مۆمەنتەم والیۆمەکە ئاها بەشێ ئەبوو شێوەیە بە شێوەی گۆیە مۆمەنتەمەکەی بە شێوەی گۆیە ئەکاتە 4/3 پای pmx توانی 3 پی ماکسیمۆم توانی 3 v ئەکاتە ئەوە ئەمەی v هەیت v ماکسیمۆم ئەکاتە ئەوە وایە ئەو پی ماکسیمۆمە ئەکاتە چی ئەوەتە لەرەوەی هێنین وانە داێنین وی پی ئەوە زیادە یاگەدان کاتە 4/3 پی دا ئەو بێرە دای بنێ وی 2 me توانی 3 ئەو بێ چییە ئەمە ئیتر عەفوەن ئەم وێیە ئەمە ئەم وێیە وی گشتیەکەمان ئەکاتە ئەمە وی فەیس سپەیسەکەمان وی مومەنتەم وی تۆتاڵەکەمان ئەکاتە ئەمە ئەکاتە ئەو پێی وازە بێنێ وی تۆتاڵەکە کە بڵێن وی لە فەیس سپەیس ئەکاتە ئەو ویە کەڕەتی ئەماکە ئەم بەشەیەتی وانە ئێستەکانێ وی گشتیەکەی کاتە 4/3 پای ویەکەت ئەوە توانی ئەوەمان هێنا لەرە داماننا توانی 3 ئەمە خۆی توانی دووە وایە ئەمە توانی دووە وایە ئەوە توانی دووە پی ماکسەکە کاتە ئەمە توانی دووە باشەوە دانین دیترا کاتەوە کاتە توانی 3 تەوان وی پی لەرەوە دەزێتەوە کاتە 4/3 پای پی پای وی پی دەزێتەوە ئەکسانە بەوە 2 me توانی 3/2 باشە ئەمە قەبارەیە بڵێن قەبارەی ئەو سپەیسەیە ئەو سپەیسەیە کە فری پارتیکڵیتە لە فەیس سپەیسە هەم بەشی مۆمەنتەمی هەیە ئەو وی فەیزە و هەم بەشی پۆزیشن ئێنەکەیە کاتە چەند بچووکترینەکە چەندێ بوو بچووکترینەکەی ئێمە ئەو ئەبێ چەندانی لەوەتیایە ئێنە دۆزینەوە ئێن ناوەنین ئێن ژمارەی ئەو ئامانە ژمارە بچووکترین ئێلیمێنتەکانە کاتە ئێن ئەکاتە یەکسانە بە پسایی ئەوە والیۆمی فەیس سپەیس دا بەشی والیۆم هەرکەم لەوانە وی پی ئەوە تا دۆزینەوە دایەنەی تا بەشی ئەکەی ئەوە ژمارە ئێنەکە دۆزیتەوە توانی یەکەی بدۆزیتەوە کەڕەتی توانی 2/3 کەڕەتی دوانی 2/3 دەتوانی ئێنەرژی فەری پارتیکڵ بدۆزیتەوە بە پێی ئێن ئەمە لەرە دوو مثال بوو لە فەیس سپەیس یەکێکیان بۆ هارمۆنیک ئۆسیلەیتەر یەکێتریان بۆ فری پارتیکل ئێستا بابین یەک هەنگاو بڕۆینە پێشترەوە ئیشێکی ترمان هەیە ئیکویلیبریۆم لە نێوان سیستەمەکانە تۆ کۆمەڵێ دوو سیستم کە دراوسێ یەک بن x y ئەمە دوو سیستمی x و y هەر کام لەم سیستمانە ئەنرژی خۆیان هەیە x y قەبارەی خۆیان هەیە ژمارەی پارتیکڵی خۆیان هەیە باشە ئی تۆتاڵەکانە کاتە چانی تۆتاڵەکەیانە کاتە ئیوای کارەتی ئیکس وزەی گشتەکەیان ئەو وەختەکانی چونکە ئی تۆتاڵ ناگۆڕێ لەم سیستەمانەی ئێمە ئی وای ئەکاتە ئی ماینەس ئی ئێکس باشە یعنی ئی ئەملای ئەکسانە بەوەیە ئێستا لێرە پرۆبەبلیتی کە ئەوەی کە ئەنەرژیەکی
اي اكسي هبه يعني شي بروبابيليتي بدوزينا وكاسيس اما علينا ما امس امان اي اكسي هي امان اي واي هي اي احتمالي او اما انرجيك اي اكس بي كاتشي احتمالي اما انرجيك اي واي بي كاتشي اما دليل ولا لبا فانكشن يعني وناوي دبليو بي احتمالي او كي انرجي اكس معناها بي جريد راوا بالدبليو اي اكس سوا يعني شلون نازل دبليو تشيا بس جاري قبول يكين وجريد راوا بوا باش دبليو طبعا هناك يعني ولا بيشتر سركان ما نقول يا هوا بس يعني ليرا probability كمان جريد راوا اما corresponding وبكين بيكسان الين بي اي اكس يكسان بكي دبليو اي اكس باشا هربا هماشي وبو اي واش بلان با برايمو سوك الشكل دبليو كان فرق يعني هي اوكي ليرواني بي total probability بو اويك مثلا سيستمي لان الاملا لا اكس ابي واملا لا واي بي توزي اشتك انتزاعيه توجي ابستراكت بس جورج جوليا ممكن بوتي برا بي اي اكس اي واي يعني probability او سيستميتو انرجي كي اي اكس انرجي يعني اي اكس بي انرجي يعني اي واي بي ابي بشي probability اما كراتي اما probability اللي كراتكرين احتمالي او كتو دودا نشت بيك وهبه مثلا اگر تو پارێکی ئاسنە هەبێ احتمالی ئەوەی کە پشتەکەی هەبێ ینی بڵێن شێرە هەبێ یەک لەسەر دووە زارێکە هەبێ احتمالی ئەوە کە مەسەلەن یەک بێنی چەندێکە یەک لەسەر شەشە ئەی زارێک و هینێ هەڵبەی زارێک و پارێکی ئاسن پێکەوە هەڵبەی احتمالی ئەوە شێر بێت و یەک بێ کاتە چەند کاتێ یەک لەسەر دوو کەڵەتێک لەسەر شەش هەردووکیان پێکەوە بێن كاتيجي لسه دوا مزا احتمالك يا واحد اوكي يساوي دوا نشكل لك كراتيكي نكاتا اما كي برايم كراتي كي دبليو اي اكس كراتي دبليو برايم اي واي او وقت يصير هر دولا لوغاريتم ولكن وا مش ما نبي به لوغاريتم اي بي كاتا لوغاريتم اي زائد كل لوغاريتم ان فورمولاش ما نبي به لوغاريتم اما يكسان باللوغاريتم كي برايم زائد لوغاريتم دبليو اي اكس زائد لوغاريتم دبليو برايم اي واي بو ماكسيموم مينيموم اگر بيرتان به هميشه چي من هيا هميشه يعني زورترين احتمال زورت هميشه ماكسيموم داتا شراوه واشا داتا شراوي اما لهردو لاو داتا شراوه كي ابي يكسان بي بالصفر ابي يكسو ماكسيموم ما نبي حسب كين روند بروندي اكسي اميان اما كاتا تشان كاتا اما كاتا صفر اما كاتا ابي صفر بكوابو اما كونستانتا دايبتاش املا دايبتاش كاتا صفر بس اما كانيتر وانيا اما كانيتر كاتا داتا شراوي اما زائد داتا شراوي اما انيا رام اما ما نشوف هنا امان فانكشنك لواي هنيا امان فانكشنك لواي تو ببي اگه اتوي ببي هنده بتاشي ببي امام ببي اكس دا تاشين اگه بتوي اما شان ببي اكس دا بتاشي وايا بس ابي تشي بكي ابي وايا كي ببي اكس دا بتاشي ابي وايا كي ببي اكس دا بتاشي ناوش ببي اكس دا بتاشي باشا بس روندي اي واي باروندي اي اكس ثاني روندي اي واي باروندي اي اكس هذا ناقصيه كان شو او كونستانتا لا ادري ذات شاور غير ناقص روندي اي واي هذا ناقص روندي اي اكس اوكي هذا ناقص يك ما هذا ناقص يك يساوي بين اللي داينه على داينين بين داينين واشا أما زايدة أم بلاش يكسانا كين بالصفر ها
چونکە یەکسانە بە سفر هاوتە ئەم لە یەکسانەکەی بە سفر ئەو ناقسە بێنە ئەو ناقسیەکە بێنە لێرە دای بنێ لێرە دای بنێ هەمووش یەکسانە بە سفر ئەم بەربەرە ئەو بەر ئاوێنێتی تا ئۆکەی ئێستا ئەمە ناوانین بێتە ئەمەش ناوانین بێتە پریم ئەدای بتاشە ڕۆند بە ڕۆندی ئێکسی لۆگاریتم ڕۆندی لۆگاریتمە کاتە داتاشراوەی فانکشنەکەی دابەشی خودی فانکشنەکە ئات مە دەبلیو ئەمەش دەبلیو پرایمە ئەو سێمە پێناسەیەکەکەی پێناسەیەکی ساداکەین یەک لەسەر بێتە ناوانی کەیتی و یەک لەسەر بێتە پرایمیش ناوانین کەیتەی پرایم ولا سێر مالێکی بلوورمە لە کاتێکە هەڵسەنگینی هەردوو لە تێمپرەچەرەکەیان یعنی بڵێن لە سێر بەک ئاڵۆگۆڕی وزە ناکرێت لەگەڵ یەکە کابوو تی یەکسانەوە بە تی پرایم چونکە ئەمەیان پلەی لایەکیانە تا پلەی لاکەی تریانە تی یەکسانەوێ بە تی پرایم ئەوە لێرە گرنگ ئەوە بوو ئێمە ئەوە ئامە بوو یەک لەسەر بێتە یەکسانە بە کەیپی و لە ئەمان کاتیشە تێمپرەچەران بەستەوە بە دەبلیو کە دەبلیو خۆتان نەزانن چی probability pseudodynamic probability ئەمە ئەزانی probability یان ئەنترۆپی پەیوەندیەکان و شێوازێ بەشی باسمان کردووە ds یەکسانە بە dq t وانە ئەمە ئەنترۆپیە تۆزی ئەنترۆپی dq لەسەر t ئەنترۆپی بریتێرە چی لە فیزیکال کوانتیتیە باشە کە گرێدراوە یا پیشاندەری چییە ڕاندۆم مۆشنی مولکیولەکانە یەک گردەکانە باشە ئامانجم لێرە ئەوەیە پێتان پیشان بەم ئەنترۆپی یەکسانە بە کەی لۆگاریتمی probability thermodynamic probability باشە لێرە ئامانج ئەوەیە لەم هینا سیرکەن بین چیەکەین هذا سيستميكي بلاينينا إن أدياباتيك ريورسيبل بروسيس لا سيستميك أدياباتيك يعني هيش تدار ناتجا بروسيس جتواني بقريتها بوشويني خوي اس يكسانا ب اف دبليو اس شيا انتروبيا اف فانكشنك هرشي بي فانكشنك دبليو probability كان باشا إذا دو سيستم لبرشاو بكرين أما يعني سيستمي اس يك أما سيستمي اس 2 سيستمي اس يك كي تو دبليو probability كيتي كألو حالة تابعة يعني حالتك هرشي كي لحالتك هذه احتمالك دبليو يك أما احتمالك دبليو 2 باشا يستا دبليو قشتي كاتي دبليو كراتي دبليو 2 احتمالي أوي سيستمي اس يك وسيستمي اس 2 هاو كات أميان دبليو يك بأميان دبليو 2 أكاتي دبليو كراتي دبليو 2 يعني دو دانتها اس يك اف فانكشنك على دبليو يك و اس 2 فانكشنك على دبليو 2 اس توتال كاتي اس توتال بكو كوبتوا أكاتي اف دبليو يك زائد اف دبليو 2 ولا مان كاتيشا اس خو يكسانه اس يعني بلن انتروبي توتال لا يجي شو ها حسي همانا شكل دبليو توتال معناها كات اف دبليو يك دبليو 2 ما فانكشن كلا دبليو 2 قدر با فانكشن كا اما فانكشن كلا دبليو كما فانكشن كلا دبليو 2 اف دبليو يك دبليو 2 يكسانه ب اف دبليو يك زائد اف دبليو 2 كم داره بيكو برابر يكسان معايا استكانه هل هردو لا داتا شراو ورقري
لە هەردوو داتاشراوە وەرەگرین بە فەرزێک W2 کۆنستان بێ W2 کۆنستان بێ داتاشراوەی ئەمەیان W2 دێتە پشتەوە F پرایمی W1 W2 ئەمەیان W2 کۆنستان تەنها فانکشنێک لە W2 کەوا بۆ ئەمەیانە کاتە سفر بەس ئەمەیان ئەمێنێت کاتە ئەمە بەس F پرایمی W2 کەوا بوو W2 F پرایم W2 یەکسانە بە F پرایمی W1 ئێستا وەرە لە شوێنێکمان دۆزیوە ئێستاکانێ ئاوا دابنێت کە W کۆنستان بێ ئەوجا دووبارە دایبتاشەوە کاتە ئەمجا W دێتە پشتەوە کاتە ڕۆندی F W1 W2 بەپێی W2 یەکسانە چی ئەمجا ئەمەیان سفرە بچووکە کۆنستانتە بەپێی W2 دایەتاشی کاتە ڕۆندی F W2 ڕۆندی بە W2 ڕۆندیش ئەگەدا هەر داتاشراوەیە بەتوانێت تێک نەچێت من هەستەکەم وای ئەسیومەکەم توێ وە شتانە ئازانن یعنی لەگەڵ یان لە بیرکاریە و لەگەڵ یا ئاشنان ئۆکەی ئێستا ئەمە کردی ئەمە W1 F پرایمی W2 W1 یەکسانە بە F پرایم W2 ئاگاداری ببن کە تۆ ئەمە دایەتاشی چونکە W کۆنستانتە W دێتە پشتەوە W2کە نایە چونکە پێ و دایەتاشنێ ئێستا دوانە دابەشی یەکەکەین هەردووە نەتیجەکەی بمە یەک لەسەر دوو باشە ئاوێت ئەمەشی ئەسەکانە ئاڵۆگۆڕێکی ئەم لەولایەکی پێ بکەین ئەمە لەگەڵ ئەمە ئەڕوایتە هیچکی دیسانیەوە کە ئەوە کارەتی ئەوە کارەتی ئەوە نەتیجەکەی تۆ بێ بمە ئەمە ناوێنین کەی زیاتر لە سیستەمە بێ بۆ یەکدا بۆ دوودانە هەر چەند سیستەم بێ W2 F پرایم W2 یەکسانە بە W1 F پرایم W1 یەکسانە بە W3 W4 هەتا چەندی ڕوە هەمووش یەکسانە بە کۆنستانتی K کەوا بوو F پرایمی W کاتە K دابەشی W لە هەردوو لە ئانتیگرال وەرگرە ئانتیگرالی فانکشێنی یەک لەسەر یەکە زەکاتە LN یەکسیا لێرە LN و لوگاریتمەمانە هەمووی بە یەک شێوە زاگرم زۆری گوێی مەدەنێ ئەکاتە لوگاریتمی W لێکەوە بۆ ئانتیگرالی ئەمە کاتە کۆنستانتێک لوگاریتمی W ئەنتیگرالی ئەمە F پرایمی W ئەکاتە چی ئەکاتە DF W کاتە F W ئەمە کۆنستانتەکە دێتە پشتەوە ئەنتیگرالی ئەمە کۆنستانتەکەیەکە کاتە یەک لەسەر W مش کاتە LN یا لوگاریتمی W هەموو ئەنتیگرالە کۆنستانتێکیشی لەگەڵایە A وایە دۆزیمانەوە F W چی بوو F W کان هینن ئەنترۆپین وایە بەهانە هینی فیزیایی گریمانەی فیزیایی بەمان دۆزیەوە کەوا بوو دۆزیمانەوە بەس کۆنستانتێکی لەگەڵایە ئەنترۆپی یەکسانە بە چی بە کەی لۆگاریتمی تhermodynamic probability زائد کۆنستانتێ کۆنستانتەکە چۆن بدۆزینەوە ئێمە زانین لە سفری ڕەها ماکزیموم نەزممان هەیە هەموو شتێ ڕێک و پێکە هەموو شتێ ڕێک و پێکە W بە ماکزیموم W یعنی کاتە W کە ماکزیموم بێ پرۆبابیلیتی کە ماکزیموم بێ چەندێکە یەکەکە ئەوە بێرە داینێ سفر K لۆگاریتمی یەک زائد A لەجاتی هینەکە داین W یەک داین لۆگاریتمی یەک سفرە زائد A ئێشە کاتە سفر کە بۆ ئێستا کاتە K لۆگاریتمی W یان ئێستا کاتە K لn W یان ئێستا کاتە K لۆگاریتمی W لە بەی CE ئەمە هەمووی مەبەستمان یەک شتە لێرە ئەو شتێک کە پێشتر باسمان کردبوو دۆزیمانەوە ئۆکەی سێکەند لاو ئۆف تەرمۆداینامیکێکیشتان بۆ باسکەم لێرە سێکەند لاو تەرمۆداینامیک تماشاکەن هیچ شتێک هیچ کارێک بەبوونی یەک سەرچاوە تۆ ناتوانی بە هیچ شێوەیەک وەرکت دەستکەوێت کارت دەستکەوێت هەمیشە بۆ هەموو ئینجینێ هەموو مۆتۆڕێ هەموو بزوێنەرێ باشە بۆ ئەوە ئیشێ مەکینەیە بۆ ئەوە ئیشێ بابەتەوە ئەبێ لە بین دوودانە پلەی گەرمیە ئیشکە پلەی گەرمیەکی T2 کە بەرزترە بۆ پلەی گەرمیەکی T1 وزە لە T2ەوە دێ بۆ T1 تۆ لێرە توانین بە وەرک وەرگری ترانسفێرنگ بەمەرجە T2 بۆرەتە بێت بە یەک سەرچاوە بە هیچ شێوەیە ئەم مەکینە ئەم بزوێنەرە بەردەوامە بێ هەتا تەمپەرەچەرەکەیان
هەردوو گیانە بە یەکسان کە و بەکسە جوڵاوەسی توش وەرکرد نابێ ئیشی ئەوە کە سیارەیە بەنزینە سووتێنێ و شتەیە ئەو پلەی جیاوازی پلەی گەرمی ڕاگرێ بۆ بەردەوام وەرکرد باتێ ئێستا ئەڕۆین بۆلتزمان کانۆنیکال دیستریبیوشن دۆزینەوە کە شتەیەکی زۆر گرنگە ماکسوێل بۆلتزمان کانۆنیکال دیستریبیوشن لاو من ناوێکێتی ناوێکیش بۆلتزمان کانۆنیکال دیستریبیوشن لاو ناوێکێتی مۆلتزمان ماکسوێل کانۆنیکال دیستریبیوشن لاو ناوێکێتی کلاسیکال دیستریبیوشن لاو هەموو ئەم ناوانە مەبەستن ئەمەیە بزانێتین تۆ کاتێکە کۆمەڵێ سێڵە هەیە کە ئەو سێڵانە بڵێن دابەش کراون پارتیشن کراون کۆمەڵە تەنۆرکەتەیە ئەو تەنۆرکانە چۆن تەوزیع بن لێرە کە هەر کام لەم خانانە وزەیەکیان هەیە ئاگاداربن کۆمەڵی خانەت هەیە کە هەر خانەیە وزەیەکی هەیە ئەی بە پێی ئەو وزەیە کە ئەو خانانە هەیەتی ئین تەنۆرکەتەیە ئەم تەنۆرکانە چۆن دابەشە بن ئین یەک چەندێکە ئین دوو چەندێکە ئین سێ چەندێکە باشە ئەمە خانەکانمانە هەر خانەیە وزەیەکی هەیە ئەپسیلۆن یەک ئەپسیلۆن دوو باشە وای داشەنین دەدایەنین هەر خانەیەک خانەی یەکەم ئین یەک پارتیکڵی تێچێ خانەی دووەم ئین دوو پارتیکل خانەی سێم ئین سێ پارتیکل خانەی ئایەم کە وزەکەی ئەپسیلۆن ئایە ئین ئای پارتیکڵی تێچێ لێرە دوو شتی ئەساسی ئێمە لە بەرچاوەگرین و لە بیرمان ناچێ کۆی تەنۆرکەکان نەگۆڕە کۆی وزەیش نەگۆڕە کۆی وزە چۆن کۆی وزەی گشتی نەگۆڕە ئەگە تۆ لێرە ئێن پارتی لە ئین یەکە مەسەڵەن بڵێن وزەکەی ئەپسیلۆن یەکە ئەی وزەیەم خانە کاتە چەند ئەکاتە ئین یەک کەرەتی ئەپسیلۆن یەک وزەیەم خانە کاتە چەند ئەکاتە ئین دوو کەرەتی ئەپسیلۆن دوو هەتا ئەکاتەم خانەتی ئەکاتە ئین ئای ئەپسیلۆن ئای کۆی هەموو ئەمانە بێ بە ئی کۆی پارتیکلەکانی ئین یەک ئین دوو تا ئین ئای ئاوەتە ئەکاتە ئین ئەم دوانە نەگۆڕن باشە ئەپسیلۆن یەک و ئەپسیلۆن دوو ئەپسیلۆن ئایش تا ئەپسیلۆن بڕێتێ لە وزەی ئەم خانە وزەی ئەم خانە ئەمانەیە بزانێکی خانە یەکەم چەند پارتیکلی تێچێ خانەی دووەم چەند پارتیکلی تێچێ خانەی سێم قانونێکی بدۆزینەوە ئەمانەوەی یاسایەکی بدۆزینەوە بەڵام گریمانەکەمان لەبیر نەچێ کۆی پارتیکلەکانمان نەگۆڕە کۆی وزەکانیشمان نەگۆڕە باش ئێستا کەوای لێ هاو ئەمە بە ئەنی بچوک بێ سمۆڵ بێ بەس گەورە نووسیە مەبەست کۆی کە کۆی پارتیکلەکان نەگۆڕێنە دلتا ئێن یەکسانە بە سفر کەوابوو کە دلتا ئێن یەکسانە بە سفر دلتا ئێن یەک زائد دلتا ئێن دوو زائد دلتا ئێن سێ تا دلتا ئێن ئای یەکسانە بە سفر هەڵەیە چۆنە یعنی ئەمە لەوانەیە خانەی یەکەم دوو دانی لێ کەم بێت خانەی دوم دوو دانی لێ زیاد بێ خانەی سێیام سێ دانی لێ کەم بێ خانەی چوارم دوو دانی لێ زیاد بێ زیاو بوون و کەمبوونەکە گرنگ نییە کۆی گۆڕانکاریەکان ئەکاتە سفر وە کۆی من و تۆ بین تۆ 100 دیناری بە من بە قەرز باشە تۆ سەدی من سەدی پۆزیتیڤم تۆ سەدی نێگەتیڤی پێکەوە کاتە چێ نەکاتە سفر هیچ چێ نەگۆڕە ئەمەش وایە ئەزە بۆ وزە بۆ ئێنەرجیەکەی لەم لە ئەم دوبارە ئەپسیلۆن یەک و ئەپسیلۆن دوو ئەپسیلۆن سێ ئەپسیلۆن ئای نەگۆڕن کابوو سیستەمەکە ناگۆڕێ ینی بۆ چوارچێوەکە ناگۆڕین کە چوارچێوەکەانی وزەی هەر خانەیە ناگۆڕێ باشە کابوو ئەپسی ئەمەش کە دایپتاشین ینی کاتە ئێن دلتا ئێن یەک ئەپسیلۆن یەک ئێن دلتا ئێن دوو ئەپسیلۆن دوو هەتا دلتا ئێن ئای ئەپسیلۆن ئای باشە ئەمەش کاتە ئەمە باشە ئەمە ئسکانە ئەمەمان هەیە و ئەمەشمان هەیە ئەمەسە دوو فۆرمولمان دوو هینمان دۆزیەوە یەکی ئەمە یەکی ئەمە ناوێنین ئەی ناوێنین بێ یاسایەکی تریشمان هەبوو چی بوو سێرمۆداینامیک پرۆبەبلیتی چەند خانەمان هەیە ئای خانەمان هەیە خانەی یەکەم وەماندانەوە ئین یەک پارتیکڵی تایە خانەی دووەم ئین دووی تایە خانەی سێم ئین سێ تایە ئەکاتە چەند دەبلیوی گشتی یا ئۆمێگای گشتی ئەکاتە ئین فاکتۆریەل کۆی هەموو پارتیکڵەکانت فاکتۆریەل خانەی یەکەم ئین یەک فاکتۆریەل خانەی دووەم ئین دوو فاکتۆریەل خانەی سێهەم ئین سێ فاکتۆریەل هەتا ئین ئای فاکتۆریەل باشە ئێستا ئەمەش ماکزیمەمە ناڵێن سەرمۆدایلەنگ پرۆبەبلیتی ئەمەش لە ئیکۆبلۆریۆمە ینی بڵێن لە حاڵەتی هاوسەنگی ئەویش ماکزیمەمە دەبلیو ئەکاتە ماکزیمەم دلتا دەبلیو ئەکاتە سفر بەس ئەمە چۆن حەسێ بکەین ئەما بێت چی بکەین بێ لۆگاریتمی لێ بگرین بۆ لۆگاریتم لێ بگرتن چەند یاسا بەکارهێنین
یەکی ئام یا لوگاریتمی دبلیو ئەکاتە چی ئەگاتە لوگاریتمی ئن ئای ئام یاسایە بەکارهێنین ئەم یاسا کاتە لوگاریتمی سەرەوە ناقص لوگاریتمی ژێرەوە ئەمانە هەمووی کەڕەتکردنە بۆ کەڕەتکردنەکان ئەەکەین بە جەمع ئەەکەین بە کۆ ئەم یاسا بەکارهێنین کاتە لوگاریتمی ئن ئای ئن فاکتۆریال ئەفوو ماینەس سیگمای ئای لە یەکەوە تا ئنەوە لە یەکەوە ئای لە یەکەوە تا ئای تر لوگاریتمی ئن ئای فاکتۆریال ئەمە کاتە مەشکانی ئەمە یاسای سترلینگیشەوە بەکارهێنین یاسای سترلینگ ئەڵێ ئن لوگاریتمی ئن فاکتۆریال لەگەڵ تەوان لەرا ئن گەورەیە تقریبا دەکاتە ئن لوگاریتمی ئن ناقص ئن ئەمە هەم بۆ ئێرە بەکارهێنین هەم بۆ ئەمەش بەکارهێنین ئن ئایەکانیش هەردیانە بەکارهێنین تۆزە دەستکاریەکەیت ئاڵوگۆڕێکی پێکەی هەرێکی لەمانە پێکەوە ڕۆن زۆر ئاسانە ئەمە لە دەستکاری ئەمە لێرە دیم لە هەردوو لە دلتا وەرەگرم دلتای لوگاریتمی دبلیو ئەمە نەگۆڕە دلتاکەیە کاتە سفر ئەمەش نەگۆڕە دلتاکەیە کاتە سفر بەس ئەمەیان نا ئەمە کاتە دلتا ئن ئای باشە لوگاریتمی ئن ئای دلتا ئن ئای کارەتی لوگاریتمی ئن ئای ناقسە لە پشتەوەیە دوبارەی هێنی ماینس ئن ئای دلتای لوگاریتمی ئن ئای ئەزانی چۆنە وەکو داتاشراوەی دوو فانکشن اف جی ئەکاتە تێگە داتاشراوەی اف کارەتی جی زائد داتاشراوەی جی کارەتی اف ئەمە هەر ئەوەیە بەزەمەی دەبێت ئەم ناقساتە ژوورەوە ناقسە هەم لە هەردووکیانە کارەت بووە ئۆکەی ئێستاکانێ ئەو دلتای لوگاریتمی لە بلیوە کەوتمان لە کۆتای هەر سفرە ئێستا ئەمە دێنین چی دێکەن دلتای ئن ئای لوگاریتمی ئن ئای لوگاریتمی ئن ئای پرایم ئن ئای زائد ئەو هینانە تۆزێ دەستکاریەکەی هیچ کارێکی سێری سەمەرە ناکەین ئەم لوگاریتمی ئن ئایە لوگاریتمی ئن ئای کاتە چی ئالرا دلتای لوگاریتمی ئن ئای ئەگەدار دلتای لوگاریتمی ئن ئای یعنی چی یعنی دلتای ئن ئای دابەشی ئن ئای دلتای ئن ئای دابەشی ئن ئای باشە وەلێرا تەنها زیکمای ئن ئایەکەیەتە ئن ئایەکە دەمێنێتەوە ئەلێرەیە ئن ئایەکیش دەبوانیە ئەمە مابوو ئەمە لە خۆم خەتم لێداوە ئەمە مابوو وایە ئەمە لەگەڵ ئەم تێرمانە پێکەوە ڕووە باشە ئەوە لەگەڵ ئەو تێرمە ئەم تێرمە ئەمە لەگەڵ ئەم تێرمەی ئەمە پێکەوە ڕووە و ئەوەی کە ئەمێنێتەوە ئەمەیە بەس دلتا ئن ئای لوگاریتمی ئن ئای شوێنەکە من گۆڕیوە یەکسانیشە بە سفر ناقسەکە یەکسانە بە سفر ئێستا چیەکەین ئەمە ناوەنی سی ناقسێکیشی لەگەڵ هەست ئێستا سیە هێنی لەگەڵ ئەمەیان ئەمە کەڕەتی ئالفاکەی ئەمە کەڕەتی بێتاک و هەموویان پێکەوە کۆکەینەوە ئەمە وەک خۆیان نووسی ناقس و ماقسی نایبێنی نایانین ئەمە وەک خۆیان نووسی هێنامان ئەوەیان ماکارەتی ئالفایە کردووە ئێنەکە ئەمەش ماکارەتی بێتایە کردووە سیگمایە مش کۆتای سیگمایی تر ئالفا سیگما دلتای ئن ئای بێتا سیگما ئەم سیگما درشیوە هاترمە خۆی سیگما بوو سیگما ئۆکەی ئەمەش ئەوەی لێ هاویسا ئەم سیگمایە لە هەمویانە هاو باشە هێنە دەرەوە هەمویانە خەیرە ناو ئەو سیگماوە دلتا ئن ئایەکان لە بینیانە ئاو باشە هێنە ئابلەوە ڕێک و پێچەکەین ئەکاتە ئەمە کاتە سفر کەوابوو ئەبێ ئەمە تێرم بە تێرمی ئەمانە سفر بێ ئەوەش یەکسانەکەی بە سفر و لێرەوە چێ دۆزینەوە ئن ئایە دۆزینەوە ئن ئای
كاتا لوغاريتم ان اي يساوي ماينس الفا ماينس بيتا كوبي ان اي هذا فقط ما دوزنەوەی ان اي نەبوو ژمارەی پارتیکڵەکانی هەر خانەیەک با هەدەف ئامانجەکەمانەوە وەکە کاتە چی ای ماینس الفا و لاندا ئەوە ای ماینس الفا ای ماینس بێتا ئپسیلۆن ئای ئەمە ناوەنین لاندا ان ئایە کە دۆزیمانەوە بەردوودارنە گۆڕی لەگەڵا یەکی ئالفا یەکی بێتایە یەکی بێتایە بەڵێ ان ئایە کاتە لاندا ای ماینس بێتا ئپسیلۆن ئای لاندا چیە بێتا چیە وی دۆزینەوە اوكي بێتا لاندا تۆ دۆزینەوە ئەزانین کۆی هەموو ئین ئایەکانە کاتە ئینمان هەیە کۆی لە هەرو لە سیگما وەرگرا ئەواتە ئەمە ناوەنین زێد ئەمەی لانداگە کۆنستان دێتە پشتەوە ئەمە ناوەنین زێد ئەو سیگمایە ئەمە نای پارتیشن فانکشن ئەمە تا قەت لەبیر ناچێت ئەمە ستراکچەری سیستەمەکەی تۆ دیاریەکە لاندا کاتە n لەسەر z و n ئایە کاتە n لەسەر z ئی ماینس بێتا ئپسیلۆن ئایکەوە بوو ئەوە زدمان هەیە کە ستراکچەری سیستەمەکەی تۆیە n ژوارەی پارتیکڵەکانتە هازت چییە؟ زی بریتیە لە سیگمای ئێکسپۆنشیالی دانە بەدانەی وزەکانتە وزەکان کەڕەتی بێتا بێتای بدۆزینەوە n ئای مەدۆزیۆ کردیە بە ئەی بێتا چییە؟ تقريبا بو مثال إذا بيتا جدياريك وثمان اللي راح شتيك ما نسيبه هاد دي كيو وثمان قاعدة شي دي إس قاعدة دي كيو دي تي يو سيرمودايناميكا بلا سيرمودايناميكا وبزان دي كيو كاتا بس ام دي كيو دي ايو همو امانه يكشتن دي اس يكسان نبو با دي كيو لسا دي تي ما كراوش بنتين دلتا اس يكسان با دلتا كيو ماتماتيكا فرق يان هيا بلام لير اما همو يان بيقو بس بكاري هيني هم دلتا كيو گرما اي يعني وزا گرما وزا للاي يملا سيرو ديناميكا هنجا فرق يان نية بلام بلا هنه بروسا بهوي هوكاري موجوي جاوازية كري مثلا دلتا كيو يكسانه كلمة دلتا يكسانه بالتي دي اس دلتا يكسانه بالسيكماي دلتا ما بيشتنبو سيكما يبسيلون اي دلتا يعني ترى ئێستا ئەومان دۆزیەوە پێش دەباسمان کرد ئێستا یەکسانە بە k لۆگاریتمی w و ds ئەکاتە چی؟ دایاتاشین k کۆنستانتە دێتە دەرەوە d لۆگاریتمی w لۆگاریتمی w کاتە چەند؟ ئەمەشمان هەیە ها دێلتای لۆگاریتمی w یەکسان بوو بە چەند؟ هەر هەومان کردووە ئەوەت یەکسانە بە لۆگاریتمی سیگمای لۆگاریتمی ni دلتا ni بیانە لێرە دایبنێ ئەومان هەیە کەوا بوو ds ئەکاتە چەند؟ ds ئەکاتە نەکردەوە ds ئەکاتە k سیگمای لۆگاریتمی ni دلتا ni ئەوەی هەنجەرە دایەنی كابو دي اس اكاتا ماينس كي سيكماي اي ان اي من هي ان اي من هي دوزي من اوانيا با وبيرا دايني بس با هنا كي دايني بو هنا سرطايا كي كلا نهاية دايني
بەس ئەمە خۆی لۆگاریتمێکیەیە ئەکاتە چی لۆگاریتمی ئەمڕۆ لە شێرانەتان نەبیر بێ ئەمەتان نەبیرە و لۆگاریتمی ئەی کەرەتی بیش زائد نەکاتە لۆگاریتمی ئەی زائد لۆگاریتمی بی لۆکاتە لۆگاریتمی لاندا زائد لۆگاریتمی ئی ماینەس بێتای بەس لۆگاریتمەکە لە بیسی ئیایە ئەکاتە ماینەس بێتا ئیپسیلۆن ئای خۆی چونکە لەو بیسی ئیایە لۆگاریتمەکە ئیمە بەسمان ئی ئێکسپۆنشیالە نەک ئەم ئیە ئێنەرجیە و ئی ئێکسپۆنشیال دوو شتە جیاواز لەو بیسی ئیایە ئەنەنی نەچەر نامبەر دێتا ئێن ئای سەما تۆ زەکەڕەتیان کە ئەمە ناقسە ئەمە کاتە ئەمە خۆیەوە ئەمە دێتە دەرەوە ئەم کاتە ئەمە بێتا کۆنستان دێتە لەم سیگما دێتە دەرەوە کێگە لێرایە کاتە سیگما ئای ئێپسیلۆن ئای دلتا ئێن ئای دی ئێس کاتە چەند کاتە ماینەس کەی لۆگاریتمی لاندا ئەمە سیگمای دلتا ئێن ئای باشە سیگمای دلتا ئێن ئای کاتە سەفەر ئەوانە دلتا ئێن ئای خۆ سەفەر نییە بەس سیگماکەی سەفرە کۆی هەموویان کاتە سەفەر ئەوە ئەڕوا ئەمامەنێتەوە کەی بێتا کاتە سیگمای ئای ئێپسیلۆن ئای دلتا ئێن ئای باشە دی ئێستا کاتە چی کەی بێتا سیگمای ئێپسیلۆن ئای دلتا ئێن ئای کە ئەمە خۆی دلتا ئیە کەوا بوو دی ئێس کە دێچی کەی بێتا دلتا ئی یا دلتا کیو یا دی کیو دی ئێس خۆی یەکسان بە چەند دی کیو بە دی تی سەبوو بە چی دیکەوە دی یەکە یەکشتن دلتا یەکە کەوا بوو کەی بێتا یەکسانە بە یەک لەسەر تی و بێتا کاتە یەک لەسەر کەی تی دای بنێ تا بێتا دۆزایەوە کاتە یەک لەسەر کەی تی و شێوازە ئێن ئایمانی تر دیاری کردێ دیستریبیوشنەکەمان دۆزیەوە ئێستا توانین وزەی هەر خانەیەکمان زانی و پلەی گەرمی سیستەمەکەمان زانی ئەتوانین دیاری بکەین کە چەندێ پارتیکل لە فڵان ستەیتایە بەڵام پێشتر بێ زێدەکەیمان دۆزی بێتەوە کە زێدەکە بریتە لە سیگمای کۆی هەموو وزەکان توانی هەموو وزەکان